مامۆستا ئێستا ژن ئێستا ئەگەر عافومان کەی ژن با بڵێن هەموو ژنێک نا بەڵام کەمینەیە کەم هەیە پڵ بڵێ پیاوەکە یەکرێ خانوو بکاتە نایەوە ئەوە حەلی چییە و من ڕێک شخصی خۆمی شەیە منە لەم هەر ژنێک سقەی بەخۆیە بێلایە و پیاوە داوای چ ناکا بکرێتە نایەوە لەبەرەوەی لە زەریبە یەک زەریبیان هەیە ژن و پیاو یەک زەریبیان هەگەر هەتا بڵێ لەبەر زەریبەش سە من خوانەی بڕەوەی هەمە هین خۆمە و هین مناڵەکانمە و هین ژنەکەیشمە لامان کاتە بەڵام بۆ پەڵب بگرێ من شت بکەمە ناو شخصی ئەوە بۆ ماڵەکەی من هینە و نییە بەخۆین خۆی نازانیان سقەی بە من نییە بۆیە داوای شتەکە کاوابی کەمە نایەوە چییە مەسەلە حەزەکەم دەربارەی ئەوە ینی ڕوونکردنەوە بدەیت مامۆستا سەید جەنابەتان چییە فەرمن وەڵای خۆی مەسەلەی بابەتی دوو بابەتەیە ینی ئێستا من نمونەیەک بۆ بن نمونەی خۆم بڵێن ماڵی وا هەیە ئەی بەڕاستی لەگەڵ تا زۆر باشن تێگەی ئێستا من باسی دووشت بکەم مامۆستا خۆی باشزانانی ماڵ ینی خێزان وانە من لە نەبوونی و عین نەمان بوو تێگەی مامۆستا خۆی زانانی وەس ئەمان زۆر خراپ بوو لایەن مادی چکم من تەعین نەبووم خێزانم مامۆستا بوو کە هات بەڵام ئیشم هەبوو بڵێ پێکەوە ژیانمان پێکەوە ناین لە ژێر سەفریشۆ من براکانم تەلەبە بوون ئەو وەک من یارمەتیانێدا تێگەی ینی ئیشمان لەگەڵی کاکرد سلفەمان لەگەڵی کاکردەوە وامان کرد ئەو مامۆستا خۆی زانانی و قوتەعازمان لەگەڵ مامۆستا سەن دوای و دەو دەکردمانە خان و ئەمانە ئەین لەگەڵی کاکردمان ئێتی کە لەگەڵی کاکردمان ینی بۆی ئەو دڵی خۆش بێ کە من ینی نەکردە بڵین خانێک ماسەم تو بخەیچەکە با بەناوتوی بۆی ینی هین نەبێمانە جار وایە ئەو دوو کەسە لە ماڵەوە ئایسەرشە پارەکەی کە وەرێگرێ مەعاشەکەی هەتا سەرمان یەک فلسیپێ نامێنێت گشێدات مناڵەکان و گوشی مەسروفەکە گوشی سەرفەکاوی نەمانە ینی ئایا پارەی جیا ئاکات و هەیە پارەی جیا ناکات و تێگەی لە من تۆ ئەو کەسەی کە لەگەڵ تایە مەسڵەن هاوسەری ژیانتە ینی بۆ ئەوەی ینی ئەوەی کە لەگەڵ تا هاوکاری تەکات لە ژیانتە ینی دڵی خۆشکەی مرتاح بێ ئەمە ئەوەی لاوەکو تۆ دەیت فەرقی نییە ئەوەی لە ئێمە ماڵ هی هەر کامێک بێ کێشە نییە ئینەر کامێک بێ بەڵام جار وایە هاوزوینەکەت لەگەڵ تا زۆر هاوکاری تەکا لە ژیان دروستکردنە لە خێزان دروستە لە ماڵ دروستکردنە لەگەڵ تا ماندووە بێ بۆی ئەو هەست نەکاکە کە تۆ ینی هەر شتێک بۆ خۆتە تۆ ئەبێ مزەحیتر بی مەسڵەن بۆ نەیان جار وایە تۆ دوو شتانێ قەیچێکا یەکێکینەوە یەکێکی تۆ قەی چێکاینەوانە تە مەسڵەن ئێمە لە ماڵە دوو سیارەمانەیە سیارێکی بناوە سیارێکی بناو خۆمەوە تێگەی دە من ئەمە ئاساییە بە تایبەتی ئەگەر دوو هاوسەری ماڵێن هاوژین کەوتت هاوژین ینی یەکسان یان هەریان لە ژین ناینەکەن زۆر کەلیمەی ژن و پیا و بەکار ناین هەر کە کوردواری خۆماڵی هاوسەر یا هاوژین یا ماڵەکە ئەتر هەتا خوای گەور لە قورئان فەرمیێ لا تخرجوهن من بيوتهن هەتا قورئانیش ماڵەکە هەر بەهی ئەوان دانێ فەرمی لە ماڵەکان خۆیان دەریان مەکەن تێکەی حاجیگیان ئیتر ئەگەر ئینسانی بە ئینسان کەوتووە مەسڵەن هی وایە سقەی نییە متمانەی نییە ئەترسێ بەیانی دوای تووشی حاڵەتی بێ تووشێک شتێک بێ ئەوەیان جایە بەڵام وەکو لایەنە ئینەکە مەسڵەن بۆ نە پێغەمبەر خوا خێزانێکی بووکو خەدیجە مامۆستا تاریخ خێزانێکی هەیە بەڕاستی خێزانی هەموو جارە ئەڵێ ئینسان ئەڵێ هورە من خۆم کردو ناوتە تۆ خۆ کردو لە ناو ئەوە ئەتجاچی ماڵ و ئینەمانە چی ینی هەر ئافرەتی وایە چی بۆ بکەی هێشتا کەمە بەڵێ مامۆستاگیان مامۆستاگیان پێم خۆش نێت و مەسەلەکەت لەسەر خۆت هێنایەوە ئەوە سوتفەیە کەمینەیەکی کەمە هەیە من نالێمەمەی وانە بەڵام من هاوسی حاجیان ئێمە خانۆکە بکە ناو منەوە بڕۆژیان حاجیان ئێمە دیوە باشەکە باسەکەین ئێمە عادەتەن ئەسڵ باشەکەین کە باشوێ من سەر نمونەی خۆمان من مامۆستا مێنەوە ینی ئەمە باسی ئەسڵەکەکەین ئەسڵ باشەکەیە ئەتە خەڵکی تریژەوتم پێت خەڵکی ترێ متمانە نیە خەڵکترێ ئەی ینی ئەگە کردێ مەرج ئەوە جیایە بەڵام تۆ کەنێکرێ مەرج لەگەڵێک ئاینسە تۆ تێگەی لە من ئەوە حاڵەتی ئەو حاڵتانە جیای من باسی حاڵەتە باشەکەکەین ئینسان دایمەن ئێمە لێرە باسی شلایەنە ئیجابەکە حتا مامۆستا ینی مەدامە کابرەکە خەو باسی خەوەکەیکە ئێمە دیوە باشەکەی پێڵێن دیوە دەکەی پێ ناڵێن ئەوە مەسەلەکەیە تێگەی حاجیگیان مامۆستا قاسم جەنابتان چییە فەرمن بەخودا مامۆستا بۆ مارەی بۆ نەخت ئەوە حەق خۆیانە لەبەر ئەوەی کەس دیاری نەکردەوە وان دروستن حەق خۆیان ببەن نەختەکەی خۆیان ببەن بەس وەک خان و ئەوانە لەلای ئێمە نییە کە بیژی خان و لەلای ئێمە لە بادینان شتێک نییە بیژی کەم من حەوشی جیا و ماڵی جیا و نازم ئەی چ گەلە نییە بەس کە تو دەچی مارە دەکەی ئافرەتێک مارە دەکەی مارەیەکە دەدەی دوای ئەوە
کە خواستت کە زەواجتان کرد کە هاتەوە دوایەوە بخۆت شۆڵی دەکەی کارێک دەکەی حەوش دەکڕی و خانوو دەکڕی و ئەوانە دەکڕی دوای ئەوەش دەتوانی هەر ئەو مارەی ئەو ئافرەتە زێڕەکە بۆ نمونە زێر دەکرێت زێرەکە بفرۆشیەوە خانوویەک پێ دروست بکەن ئەخت بکرێتە ناو ژنەکەەوە نا بۆچی بکرێتە ناو ژنەکەەوە بەڵێ بەس مامۆستا ئەگەر بێت و مادە یاخود شتێک ئەوها بکەفتە نێوان ئافرەت و پیا و ڕەنگە ئەو هاوسەرگیریە ئەو تشتا ئەوها بەتەو نەبێت وەک ئەوەی کە هیچ نەبێت نابێنیتان لەبەر ئەوەی ئەگەر مادەی ئەگەر پارە ئەگەر خانوو بکەفتە سەر ناوتان ئافرەتەکە ڕەنگە بێمونەت بێت ئافرەتەکە ڕەنگە زۆرتر قسە بکە زۆرتر زەخت لە پیاوەکە بکات بەڵێ ئێمە ئەڵێن طبعا من بۆیە حەزم کرد ڕێی ئێوە بزانم حەزەکەم ڕێی حاجی هاپۆ خۆشی بزانم حاجی عەزیز فەرموو جەنابیش ڕێی خۆت بڵێ دوایە من قسەی خۆمەکە دەستت خۆش بێ مامۆستا ئیشە باشەتی مامۆستا گیان من لەخوا بەزیاد بێ خاوەن ئەملاکم من خۆم الحەمدوللیلا هەرچی پارە و پوڵم هەیە کامل لە دەست خێزانمە بەڵام هەموو حوڕیەیین من بێ تەڵەپوشێ ناکەمە نایەوە سقەی هەموو دنیایشم پێیەتی باوکی لە قەبرستان بێتەوە بۆ 1000 دینار ینی کە سوکاری هاتوونە داوای پاریان کڕوە وتێتی بڕۆن لە عەزیز بسێنن من خاوەن پارە نیم من فقط وەک بانقێک هەڵی گردووە حاڵیت مامۆستا بەو خوایە تا ئیمڕۆژ داوای نەکرۆ لە من نە خانوویەک نە عەرزێک نە سەیارەیەک الحەمدوللا من هەموو شتێک باشمەیە ژنەکەیشم لە بان هەمووی لە هەمووی باشترە بەڵام تا ئیمڕۆ داوای نەکرۆ بەڵام مەشاکلێ زۆر هەیە لە بازار ڕائبینم مامۆستا منە دەرەوەم خەڵکی زۆر هەیە لەگەڵ ژنەکەی مشکلەی هەبووە یەکەم شتیان کە دەست پێکە وتومە خانووی بەناویان نا ئەوەی دۆڕانویەتی کردێتە ناو ژنەکەیەوە عەفوم کە مامەسەید مەقسەدم نییە لێرە بەڵام مامۆستا خەتەرە زۆر خەتەرن بەڕاستی ئەیتر منەوە نێ ڕایەکەی خۆم ئاوایە من نایکەم شخصی من کابرای عشایرە میتر غەڵە بم یان هەڵە نەبم نایکەم چاوڕێ جواب جەناب دەکەی بەڵێ بسم الله بەنسبەت ئەم بابەتەوە ئەم بابەتە فرە ڕەهەندە یعنی یەک شێواز نییە یەک شێواز ئەم بابەتە نە یعنی فەرقەکات ئەگەر ژنێک مۆزەفە بێت خاوەن داهات بێت داهاتی لە ماڵە هەبێ لەگەڵ پیاوەکەیە لە یەک داهاتیان هەبێ ینی مەسەلەن بۆ منە ژنەکەش هەر لەو ماڵە بەشدارە وەکو پیاوەکە هەردووکیان یەک کیسەیان هەیە یەک سندوقیان هەیە ماڵجاییان نەکردەیە وەکو مامۆستا سەینووری ئەمە لەیرە حەق خۆیەتی کەوا مادام ئەم دوو کەسە ماڵجیایان نەکردە حەق خۆیەتی کەوا ئەو خانوویش کە هەیەە ڕێک ئەگەر خانوویەکە بکرێتە ناو هەردیانەوە ئەگەر دوو خانووە بکرێتە یەکی بکرێتە ناو ئەمەیەکی بکرێتە ناو ئەوە ئەگەر دوو سیارەیە سیارێکی بکرێتە ناو ئەمە سیارێکی بکرێتە ناو ئەوە ئەمە حەقێکی شەرعی ئەو ژنەتانی هیچ کەسێک ناتوانێت ئەم حەقە شەرعی لێ بسێنێتەوە لەبەرچی لەبەرەوەی ئەم ژنە داهاتی خۆی بە کامەلی ئەکاتە کیسەی ئەو ماڵەوە نایبا بۆ خۆی بەڵام ئەگەر ئەم ژنە خۆی ماڵجیایی کرد خۆی موچەقی خۆی سرف کرد وتی من حەق خۆمە و سەرفەکەم بۆ خۆم و بە ماڵ دایک و باوکم و ئەمانە و تۆ مەجبوری ئەی پیا و مەسروفی ئەم ماڵە بکەیت ئەوە لەو حاڵەتە ئەو ژنە پێویستە لەسەر ئەم پیاوە ڕێزی لێ بگرێ پێویستە مەسروفی بکە پێویستە نەفەقەی بکە نەفەقەی خۆی و ئەو مناڵانەشکا لە بینیانە بەڵام هیچ واجب نییە لەسەری هیچ بکاتە ناو ژنەکەیەوە لەبەر چی چونکە ئەمە ماڵی هەمووانە یعنی ماڵی پیاوەکەیە لەگەڵ مناڵەکانیە ژنەکەی شتایە وەکو ژن بەشدارە لەو ماڵە وە باوکو دایکی ئەم کوڕە و ئەمانش هەمویان بەشدارن بەیانی ئەگەر هەر شتێک بێت چون ئەم لە ماڵ ئەوانە وەرەسابە ئەوان لە ماڵی ئەمە وەرەسابن ئەمە حاڵەتەکە جیاوازە ئەمە حاڵەتەکە جیاوازە بەڵام لێرەشە مەسئلەیە تریش دێتە ناو ئەویش ئەوەیە ئەگەر ئەم ژنە هیچ وەزیفەیەکی نەبوو یعنی ژنی ماڵەوە بوو بەڵام کە ژنی ماڵەوەیە زۆر قوربانی ئەدا زۆر قوربانی داوە بۆ ئەو پیاوە بە یەکەوە ماڵیان ناوەتە یەکەوە ئاڵتوونی خۆی هەموو شتێکی فرۆشتووە
خستوێتە بەردەستی پیاوەکەی خانووی پێکردیەوە پیاوەکەی سیارەی پێکردیەوە پیاوەکەی ئەمانە لەم حاڵەتە ئەوە چۆن ئەوە ئەگەر ئەو ئافرەتە داوای شتێکی کرد لە مێردەکەی بۆ نمونە وتی شتێکم بۆ بکڕە وتی سیارێکم بۆ بکڕە وتی با خانوویەک جگە لە خان و ئەسڵ و ئەساسەکەی ماڵ ئەگەر بتوانین پارە بخێنەیەکەوە شتێک عەرزێک زەویەک شتێکم بۆ بکڕی بەناوی خۆیەوە بێ حەقی ئەو ماندووبوونەی کە هەیەی چونکە لەوانەیە بەیانی کە ئەگەر ئەو پیاوە شتێکی بەسەرا بێ لەوانەیە ئەو ماڵی ئەو کەس و کارە هیچ ڕەحمیان نەبێ بەرامبەر بە مناڵەکانی و بەرامبەر بە ژنەکە وەبی خەنە سەر ساجی عەلی ئەو کاتە بەڕاستی حەقی خۆیەتی کە ئەو پیاوە چاوی لە مناڵەکانی خۆی بێت چاوی لە ژنەکەی بێ نەیە لێ بەشی بخورێ نەیە لێ بەشی بخورێ و ئەگەر بۆیشی کرا حەقی خۆیەتی کە ئەو ئاڵتونانەی بۆ بکاتەوە یان بۆی بکاتە زەویەک بۆی بکاتە یعنی شتێک تایبەت بۆ ژنەکە بێ ئەمە حەق شەرعیە کاک حاجی لەبەر ئەم ژنە زۆر ماندوو بووە زۆر هیلاک بووە یعنی ناکرێت دەربە دەربی بێ ناکرێت بەیانی برا دێتەن ئەو مەوزوع بەیانی ما باوک طبعا برا خۆی ڕسمی ناتوانێت بێداوای میرات بکە چونکە ئەگەر مناڵی هەبێ نایکەوێت بەڵام لەوانەیە ئەو کابرا مناڵی نەوێت یا لەوانەیە مناڵی هەبێ بەس کچ بێ ئەو کاتە برا و هەموو کەسێک دێت تەدەخل لە ئیشی ئەم ماڵاکەن من بینیمە شتیوان بینیوە لەبەرەوە بەڕێی من حەق خۆیەتی کەوا حەساب بۆ ژنەکەی بکە حەساب بۆ مناڵەکانی بکە نێ لێ دەربەدەر بنێن بفەوتێن بەڵام لە سنووری شەرع نەک خوا نەخواست زیادە ڕەوی یعنی مەسەڵەن خانووی هەیە سیارەی هەیە خۆ دۆتەنی مڵکی هەیە حەق خۆیەتی ژنەکە مەسەڵەن بۆ من ئەگەر دوو خانوم هەبێ یا سێ خانوم هەبێ زەویەکم هەبێ حەق نییە ئەم ژنە هەموو ژیانی کردێتە قوربانی من زەویە بکەمە نایۆ ینی حەق شەرعی خۆیەتی وەڵڵاهی نەیکەم گوناحبارم نەیکەم گوناحبارم چونکە ئەم ژنە قوربانی زۆری بۆ من داوە هیلاک بووە بۆ من ماندوو بۆ لەگەڵ منە یعنی من ئێستا یعنی من خاوەنی دوو خێزانم خێزانی یەکەم 34 ساڵ 6 مانگترە بێتە 34 ساڵە من خێزانمە 34 ساڵ یعنی ئەم 34 ساڵە من یعنی هەموو شتێکی بۆ من کردووە بەیەکەوە ئەساسی ماڵمەداناوە تیکەیەنانمان نەبووە بیخۆین هەر بەیەکۆ دامان مەرزاندووە هەموو شتێکمان بەیەکۆ دامەزراندووە معقول نییە من هێمالیکەم معقول نییە من حەسابی بۆ نەکەم مامۆستا یەک نمونەت بۆ بێنم یەک نمونە بۆ بێنەوە خاڵێکی باوکم ئەمە با ناو نێنم بەڵام با حاجی بزانێ بوجاخی کوێر و مناڵیان نەبوو دوو خانی هەبوو ڕەنگە تۆش بینایسە ناوەکەی بەش بڵۆ ئەیناسی دوو خانی هەبوو معاشی هەبوو هیچی نەکرۆ ناو ژنەکەیوە کاتێک کە مرد برازاکانی هاتن ژنەکان لە ماڵ دەرکرد و ناردێنەوە ماڵ باوکی ئیسەناوی بڵێن پێ دەزانی خانەکان فرۆش و بخۆیان بردێن عادی تەکاک حاجی دوای مامۆستا لە 84 بزان لە 84 تا ئێستا خێزانی بوو فەقیرە ئێستا دەربەدەری ماڵ باوکی بوو ئەو تەمەنەی دوو خانیش هەیە بوو مامۆستا بەڵێ ئەو شەرعی بۆ کردویانە کەس و کارەکەی بە پێ شەرع بەڵێ بە پێ شەرع و یەک لە چوارێک یەک لە شەشی مامۆستا یەک لە شەش یەک لە سێیەکەی و تەواو دێتەوە ئەو خوا وادانەوە مامۆستا نووری تو چۆنە آخر نا گوێ بگرە ئەی گوێ بگرە خوای گەورە فەرمێ ئین الله یأمر بالعدل والإحسان تۆ کابرا ئەزانی وجاخت کوێرە بەیانی تۆ ئەمری ئەم ژنە داماوە بێ بۆ خانێکی ناکەیت نایوە مامۆستا شەرع چی داناوە ئەن تو بۆ لە شەرع لای دەی مامۆستاگیان حاجیگیان ڕەحمەتت لێوێ شەرع نەیوتە تۆ خانی مەکە ناو ژندووە نەیوتە زمانی ژیانی مەکە تێگەی برای بەڕێزم من سەنمونەیەک بۆ بێنە توایەک من بۆ حاجی حاج ئیسە مامۆستاگیان من ئێمە خۆشکێکمانەی شووی نەکردووە باشە من ئەگەیسە براکانمان خانەکەمان فڕۆشینە و چی بەرەکەوێ معقولە دەربەدەریکەین دەریکەینۆمانە مامۆستا سەید یەک قسێ لەیرا کە خوشکەکەیانی شووی نەکردووە ئەو خوشکە قوربانی هەموو ئەو ماڵە قوربانی هەمووی داوە هەمووی لەبانەوە بۆ خوار نەخوارەوە بۆبان لەبانەوە بۆ خوار نەخوارەوە بۆبان ئەم کچە یعنی ئەم هەموو قوربانیەدا ئێستەیشە ئەمان مناڵێ شتێکیان بێ ئەو خوشکە هەم قوربانیەدا ئەڕوا خزمەتی ئەم ژنەکەیانەکە خزمەتی ئەو ژنەکانەکە ئێخۆ ئەبێ ئەم کچە زەمانەتی
مستقبلی بکرێ ئەمە کە تازە شووی بۆ نابێ ظاهرن خو ئەبێ مستقبلی یعنی بەیانی دەرودوی هەر ئەگەر ئەمە بڕاتە لای براکانیشی ئەگەر خاوەن مڵکێ بێ براژنەکەی زۆر هی ناکاتە ماحێکی پێی هەیە قەیچێکە و خزمەتێکمانە بەڵام وەڵڵاهی ئەگەر سفر بێ براژنەکە یەکینێکەکە بڕۆخە حافیزت بێ خەڵک زاڵمە وەڵڵاهی کاک حاجی من دوو کچ ئەناسم ئیسە لەوانەیە لەم لای بەگوێن لە قسەکان من بێ دوو کچ ئەناسم لەبەر خاتری باوک و دایک خزمەتی دایک و باوک یەکێکیان ماوالیدی 69 ئەوی تریان ماوالیدی 75 لەبەر خاتری دایک و باوک یەک برایان هەیە و دایک و باوکمانەوە خزمەتی دایک و باوک دەی کچ گەورە بوو لە سنوور دەرچوو ئەوجا باوک مرد ئینجا دایکیش مرد هەردووکیان ئەمی ترشیان لە سنوور دەرچووتر تەواو نەشویان بۆ نەبوو برا بچکەکەیان کە بچووک بوو ژنیان بۆی هاورد و عەلا ئاساس ئەمە برامانە و ئینیکەین کاتێک کە دایک نەمرد برا طبعا بەهۆی پارەی ئەمانەوە ئەمان موچەخۆر بوون بەهۆی پارەی ئەمانەوە معینی ئەمانەوە برا گەورە بوو بۆ خاوەنی خان و خۆی و دەی ژنیان بۆ هێنا و خانویان بۆی کرد ئەمانە ئێستا براکەیان لەو ڕۆژۆ دایکیان مردووە هەموو ڕۆژێ ڕێگای محکەمەی پیان گردۆتە بەر ئیلا ئەبێ ئەم خانووە تایە دەرچن من ئەیفرۆشم ئێکورە براکەم ئێمە کاتی خۆی خۆمان پارەمان بۆ سەرفە کردی کاتی خۆی چیمان بۆ نەئەکردی تا ئێمە تومان کردە ماڵ وە موچەی ئێمە تو بوویتە بەشەر خوێندنت تەواو کرد تۆ ئێستا خاوەن سێ خانووی ئەمەیشە ئەگەر هەبێڵە عەلە لەقەڵ تا ئێمە ئەمرین و دوای ئەوە وەڵڵاهی نایەڵم من مناڵمەیە بۆ مناڵەکانم تێگەی ئێستا ئەو دوو کچە دەربەدەر بوون گشت جارە تەلەفۆن بۆ منەکەن حاڵیان زۆر خراپە وەزعیان زۆر خراپە تێگەی ئەم براگەرەکێتی دەربەدەریان کە ئەڵێن با بەمە خانمان بۆ ناکە گەر تۆ ئێستا بەشەکەی خۆت دەرکەی بیکەیتە دکتۆ ئێمە هیچمان بۆ ناکە یا ئەیکان لە شوێنێکە دوور لە ئیشەکەمان ئێمە قبول ناکات لە کەیفی خۆتانە بڕۆن چیەکەن بکەن ئەمە تۆ برایەکی ئاوا لەم شێوە تووشە بێ یان مامەیەکی ئاوا تووشە بێ یان باوکێکی بێزەمیری ئاوا تووشە بێ یان ئەمە تو چی لەگەڵایڵی بەڵام کاتێ مرۆڤایەتی کۆتایی پیاد لە وڵاتی ئێمە کاتێک کە شەهامەت نەما لە وڵاتی ئێمەیە کاتێک کە کوڕ شەقی هەڵداوە دایکی و هەڵداوە خوشکی کاتێک کە کوڕ بۆ تلیاک خۆر لە چی زمانێکا تلیاک هەبووە تا خەڵک یعنی خەڵکم بینیە بەنوکە شەق تێپارە لە دایکی سێنێ لەبەرەوەی تلیاکە خۆ بۆی بداتە تلیاکەکەی ئاخر دەتۆ ئەم زروفە لەگەڵ زروفی جارانە زۆر جیاوازە بۆیە ئەبێ حسابات بۆ مناڵەکانی خۆمان بکەین زمانی مستقبلیان بکەین نێڵ مناڵەکانمان بفەوتێ و ئەوەیشی کەماوە تۆ شەرعی خوای سە بۆ نمونە تۆ دروسە هەدیە دروسە حاجی هەدیە دروسە ئینسان هەدیە با بە خێزانی دروسە هەدیە بدەی بە کچەکەت دروسە هەدیە بدەی بە کوڕەکەت بەڵام بۆ بینی کوڕ و کچ ئەبێ عەدالەت بی لە هەدیەکەیە یعنی بە کوڕدات ئەبێ بە کچش بدەیت بە کچدات ئەبێ بە کوڕش بدەیت ئەبێ حساب بۆ هەمویان بکەیت ئەبێ ژنەکەت هەدیەی پێ بدەیت کاکە ژنەکەم من هەموو ژیانی داوەتە من ئەی من مستحق ئەوە نییە من هەدیەی زەویەکی پێ بدەم قەیچەکە بۆ مستحق نییە من ماشەڵڵا ماڵێکی زۆرەمە بێ و مەسەن ئەمە من نیمە الحەمدلله باسی خۆم ناکەم بەس قەزدم ئەگەر هەم بێ وەڵڵاهی هەم بێ قەسەم بۆ خوای خەڵقمانی کردووە هەم بێ ئەوێ خانیەک بکە منای ئەم خێزانەکەمەوە خانوێکەکە منە ئەو خێزانەکەی ترمەوە ئەگەر هەم بێ زیادە نەک ئەمریکا ئیسانتیایە ئەمە حەقی شەرعی هەمووانە و ناتوانمینی کەم ئەبێ هەدیەی خانیە بۆ ئەم بکەم خانیەکیش بۆ ئەوەکەم ئەمە بۆ زەمانەتیان دوای ئەوە ئەگەر زیاد هەبوو نایە لەم کچەکانم بەیانی زوڵمیان لێ بکرێت لەلایەنی ئەوە هەر لە ئێسەوە حەسابێ بۆ کچەکان مەکەم شتێ بۆ کچەکانم دابین ئەەکەم تاوەکو ژیانیان نەفەوتێ چونکە کچ ئمڕۆ مەزلومە لە ناو کوردەواریە برا تا ژن و مناڵ خۆی وەسیابێ حەساب بۆ سوبحان الله بۆ خوشک ناکە دامان حەسابمان بۆ خوش کردو ئیسا من خوشکەکەم دێتە ماڵمان چاوە دەمەیەکە کاکە من ئەمە دیندارێتیە من خوشکەکەم دێتە ماڵمان کە حەق خۆیەتی ئەمە کاتی خۆی بە یەکوە گەورە بووین لەسەر سەرینێک سەرمان دانابوو تێگەی ئێستا ئەو دێتە ماڵمان یا مناڵێکی تێ تۆزی عەجوولە لە ماڵەکەمان چاوە دەمەیەکە یعنی بینیمە بەخوا بینیمە سەداهام بینیەوەکەوە جا لەبەرەوە ئێمە شریعەت نەیوتووە ئەوانە حرامە